بەڕێزان ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بە مەبەستی ڕاگەیاندنی دەستپێکردنی کارەکانی خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل. ئەم ساڵ بۆ دووەمین جار لەلایەن دامەزراوی ڤیمەوە ئەم فیستیڤاڵە وەک سەکۆیەکی داهێنەرانە بۆ گەنجانی بەهرەمەند و سینەماگاران ساز دەکرێتەوە. دامەزراوی ڤیم بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و سیتی سینەما خولی دووەمی فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بەڕێوە دەبن. بەڕێزان بۆ ئەم خولەی فیستیڤاڵ دا خەڵاتی جیاواز بۆ فیلمە براوەکان تەرخان کراوە لەگەڵ خەڵاتی تایبەتی بەشی ڤیم میدیا کە هاوشێوەی ساڵی ڕابردوو دەرفەتێکی زێڕین دەبێت بۆ یەکێک لە فیلمە بەشداربووەکان کە دەبێتەوە براوەی ئەم خەڵاتە. ئەویش گرتنە ئەستۆی سەرجەم تێچوو خەرجیە داراییەکانی بەرهەمێنانی فیلمێکی نوێیە لەسەر ئەرچی دامەزراوی ڤیم. دامەزراوی ڤیم دەرفەتێکی زێڕین بۆ سینەماکاران دەرەخسێنێت و خولێکی بێبەرامبەری مەیکەپی سینەمایی دەکاتەوە. لە ئێستاوە فیلم سازان دەتوانن فیلمەکانیان بۆ فیستیڤاڵەکە بنێرن دواوادە ڕێکەوتی 1/5 2026 دەبێت. سەرجەم مەرج و ڕێنمایەکانی ناردنی فیلم بۆ فیستیڤاڵەکە لە وێبسایتی فەرمی فیستیڤاڵ بڵاو کراوەتەوە، هەر بۆیە دەتوانن لە ئێستاوە سەردانی وێبسایتەکەمان بکەن. فیستیڤاڵی فیلمی کوردی ناوەکەی بە ناوی خۆیەتی بۆ هەموو کوردستانە بۆ دەروی کوردستانە گرنگەوەیە ناوەڕۆک و بابەتەکان فیلمەکان کوردی بن. ئەمە باشترین دەرفەتە بۆ گەنجان بۆ لاوان بۆ سەرجەم چینی توێژەکان بتوانن فیلم دروستکەن.